سڵاو ڕێز خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێ پرۆگرامی سفر ژیری ئەمڕۆ ئەڵلقەی 279 ڕۆژی چواردەی 11 2025 تۆمار دەکەم خۆ بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی دیکە بە جلێکی نوێی کوردستانەوە لەگەڵتانم کە ئەمە زۆرم بەڵە دیزاینەکەی تێکستەکەی ئاڵایەکەی وادێ لە کللتوری کوردەواری شتێدا شتێکی زۆر جوانە دەتوانن لە لاستۆر بەرەستی بخەن لە ئینستاگرام دەیدۆزنەوە. خۆشەویستانم تۆنی بابەتی سەرنجڕاکێشمان هەیە و دەنگویەکان ڕاست بوون ڕێدێدی نوێمان هەیە چەندە زۆر نوێ نییە بەڵام لەسەر مۆبایل یاری ڕێدەمشن بڵاو دەکرێتەوە کە جێگەی دڵخۆشیە و لامان کاتدا جێگەی دڵمان خۆشیشە کە دەی پێتان بڵێمکەوە ڕێدێت دوو لەوانێت تۆزێت تاخیرتر بڵاو بکرێتەوە لەسەر نەوەی نوێ بەڵام بابەتی زۆر هەیە قسەی خۆشەیە کۆنسڵی نوێمان هەیە ڕکابەری نوێی پلەیستەیشن و ئێکسبۆکس زیاتر لەوانەیە ئێکسبۆکس بێت لەوەی ڕکابەری پلەیستەیشن بێ بەڵام تکا دەکەم دوگمێ لایک سبسکرایب لەبیر نەکەن بادەست پێ بکەین. نرخەکانی ئەم هەفتەیە لەلایەن all for less بەم شێوازەیە پلەیستەیشن پلس بە شێوەی دیلەکس کە باشترین تیر لە کوردستان بەدەستی بخەی 12 مانگ لەسەر PS4 بە شێوەی ئەکتیڤ 25,000 PS5 ئەکتیڤ 90,000 لە ناو ئەکاونتی 45,000 دەتوانین بەدەستی بخەین. یاری Resident Evil ڕەکویم بارزانترین نرخ کە تەنیا 60,000 لەسەر سویچ توانی بەردەستی بخەی وەرناو ئەکاونتیش بە فول ئەکاونت بە 100,000 توانی بەدەستی بخەی واتە پری ئۆردەری بکەی کاتێک کە بڵاو دەکرێتەوە یەکسەر ئەنجامی بدەیت. یاری لەگۆ هۆرایزن ئەدڤێنچرز بە ئاکتیڤی لەسەر PS5 بە 35,000 و ناو ئەکاونتیش بە 25,000 کە لەسەر سویچ بەرزە پلەیستەیشنیش بەردەستە. یاری سۆنیک ڕیسینگ کڕۆسڕۆدز هەرزانترین نرخی 30,000 دەتوانی بەدەستی بخەی لە ڕێگەی all for less. وەروە گەیم پاس 2 مانگ 22,000 3 مانگ 33,000 4 مانگ 40,000 7 مانگ 75,000 9 مانگ 90,000 دینار دەتوانی بەدەستی بخەی لە ڕێگەی all for less. سوپاس بۆ all for less بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفر ژیری. ئۆکەی گەورترین یارانی لەمە هەفتەیە بەردەست بوون یاری وینز میت یارێکی چینیە پێشتر پێم ماوەی بەشەی ڕیاکسر لەسەر PC بەردەست بوو ئێستا لە ڕێگەی PS5 بەردەستە یارێکی فری تو پلەیە کە ستایل یاریەکە بە فری تو پلەی ناچێت بەڵام بە فری تو پلەیە شێوازی بڵاوبوونەوەی کە لەوانەیە فری تو پلەی یاخود بە خۆڕایی یاریەکە ئەنجام دێ شتێکی خۆشە بەڵام لامان کاتدا کۆمەڵە شتێکی تێدا دەبیاگەدار بن لەسەر مەسەلەی مۆنەتایز چۆنێتی پارە پیاکردن کە شەریکە هەموو شتێکی قۆڕ دەکە بۆ ئەوی پارە پیا بکە کە یاری چینیە چینیەکان بەعام ئێستا حالیان هەندێک ستودیوی باشیان هەیە وەکو یاری بلاک میفوانەمانە بە دروست بکەن بەڵام بەگشتی زۆر باش نییە لە دروستکردنی یاری فری تو پلەیەکان کۆڵەتیان باشە بەڵام شێوازی پارەیان زۆر سەقەتە زیاتر خۆیان لە قومار و وماری دەن ئاڵدە دەکەن و پارەت پێسەرف بکەن. ئۆکێ یارێکە 72% هەیە لەسەر مێتاکریتێک لەسەر پیسیکە نمرەکەم زۆر خراپ نییە بەڵام لەسەر PS5 تۆزێ باشتر بە 77 پێم وابی بەگشتی ئەگەر کیف بۆ ستایڵە یاریە دێ ئێستا حالیان بە خۆڕایتوانین تاقیب بکەیتەوە. وەروە یاری بلاک ئۆپسی 7 لەم هەفتەیە بەردەست بوو بەگشتی گەیمەران زۆریان بەدڵە هەرچەندە لەوانێ باشترین بلاک ئۆپسەکان نەبی و ڕیڤیو کۆدیان لە بۆ هیچ کەس نەنارد کە پێم سیر بووم واتە پێشوەختە هیچ کەسێک یارەکەی تاقی نەکردەوە مەگەر چەند یوتیوبەر و ستریمەرێکی زۆر کەم و دیاریکراو نەبێت لەسەر پیسی مهم ژمارەمان تەنیا لەسەر پیسی هەیە و لەسەر پلەیستەیشن و ئێکسبۆکس هێشتا ژمارەمان نییە بزانین وەزع یارەکە چۆنە بەڵام بەگشتی و کەسانێک کە تاقییان کردو دەڵێن ئیبداعی گەوری نەکردیە بەڵام لەگەڵەوە یارێکی خراپ نییە یارەکەکە زۆر باشە لە ڕیکواڵەتی شتەوە ئاوشێ بە یارەکانی پێشووی یارە باشەکانی Call of Duty کیف بە Call of Duty دێ کیفت بە زۆمبی دێ بە مەڵتی پلەیر دێ بە چیرۆکێکی زۆر سەرشێتانە دێ بلاک ئۆپسی 7 ئێستا حالیان بە نمرەی 84 لەسەر PC و پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس وەروە لەڕێگەی گەیم پاسەوە بەردەستە. یوبیسۆفت یارێکی نوێی هەیە بە ناوی ئانە 170 پاکس ڕۆمانە کە من زۆر حەز دەکەم تاقیکەمە بەڵام بەداخەوە یاریەکە نرخی زۆر گرانە $6 لەڕێگەی پلس و ئەوانش بەردەست نییە گەر حەز دەکەم ڕاستی بیکەم مهم یارەکە نمرەی زۆر باش 85 ڕێکستایلی سیمولیشنی منە دروستکردنی شارە بەڕێوەبردننی سیاسەتی شارەکەیە وڵاتەکەیە مەملەکەتەکەی و لامان کە دە کۆکردنەوەی ریسۆرسە یاخود کەرستەیە و کۆکردنەوەی پارەیە باجە شەڕکردن لەگەڵ مەملەکەتی دیکە و پاراستنی ئەو شوێنانەی کە هەتا پارێزگاریان لێ بکەی ستایلی منە بە سەدان کاژمێر توام ناو یاریە پەسەر بەم زۆر حەزە ستایلی 85 پێم وایە یەکێکە لەو یاریانێکە دەیخەمە ناولیستی خۆم لە کاتێکدا هەر تاقی دەکەمەوە ئەرە یاریشی سپۆرتی نوێمان هەیە وەرشی ئۆتۆمبیلمان هەیە بە ناوی ڕێن سپۆرت کە بەداخەوە نمرەکەی زۆر باش نییە بەڕاستی 53% هەیە
پێم باش نییە یاریە بکڕن لە مستەقبل هاتە سەر گوزاریەکان بە خۆڕایی بیکەین بۆ نا وەڕای لەم هەفتەی یاری زومنس ڕایز لەسەر توای پلەتفۆرمەکان بەردەست بوو و ڕقنەگران زۆریان بەدڵ 86 پێدایە گەیمەران زیاتر یان بەدڵ 9.5 پێدایە دەڵێن گەر کەیفت بە یاریەکانی پێشووی تێترۆس دێ کە تێترۆسێکە لە یاری هەرە بەناوبانکان یاخود کەیفت بە یاریەکانی زومنس دێ کە هاوشێوەی تێترۆسە بەڵام بە بەکارهێنانی ڕنگ و میوزیک کە شتێکی زۆر سەرنجڕاکێشە ئەگەر بیکەی من کات خۆی کردومە بەڵام ئەو ڤێرژنە نوێ جارێ نایکەم تاوەکو سەر یەک لە گوزاریەکان لەبەرەوەی ئەو یارانە ئاڵدووکەرە ئاڵدەکارە یعنی بەسەدان کاشمێری نابەسەر دەبێ و خۆت لەناو وندەکەی ئەمەگەر کاتیشی زۆر لە بەردەست بێ وەروەها هەرچەندە یوبیسۆفت ڕکلامێکی زۆر گەوری بۆ ناکا بەڵام لەم هەفتەیە چی بڵاو دەکرێتەوە ئەساسن کریت میراج ئەو ڤالی ئۆف مێمۆری دیڵسیەکی نوێی یارێکی کۆنی ئەساسن کە میراژە واتە یارە نوێیەکەی شادۆ نییە بەڵکو لە بۆ میراج یاری پێشووی ئەساسن دیڵسیەک و زیادکراوێکی نوێی هەیە و بە خۆڕاییشە دێتە ناو مەملەکەتی سعودیە وڵاتی سعودیە هەندێک لە بیابانەکانی سعودیان زیاد کردووە چیرۆکێکی هەیە بە ناوی ڤالی ئۆف مێمۆری کە دۆڵی میمۆریەکان یاخود یادگاریەکان نازانم بزەبت تا چەند بەقوەتە تا چەند باشە منشتە نەم کردووە و ڕیڤیوش بەردەست نییە بۆی بەڵام هەفتەی داهاتوو ئینشاڵڵا زانیار زیاتری سەر بەردەست دەکەین و بە خۆڕایەگەر میراژ شتەیە لەم هەفتەیە بە ئەپدێتێک دەتوانیت ئەو دیڵسی نوێت تاقی بکەیتەوە یارێکی نوێی سپۆنج بۆب مانێ بۆ کەسانی کەیفیان پێدەی وەکو من سپۆنج بۆب سکوێرپانت بە ناوی تایتن ئۆف دە تایت لەم هەفتەیە بەردەست دەبێت هەروە یاریی نوێشمان هەیە بۆ یاری نوێ ناوەڵکو دیڵسیش نوێشمان هەیە لە بۆ یاری گۆت سیمولیتر 3 بە ناوی باد لاندز فیوری رۆد کە ماپێکی نوێیە کۆمەڵە شتێکی نوێی دەتوانین شتی قۆڕێنەوە لەسەر ببێ وەروە لە کۆتاییدا یاری ستۆکر 2 هارت ئۆف چرنۆبل لەم هەفتەیە دێتە PS5 با نرخی $6 توان لەم هەفتەیە یاری ناوازەی تاقی بکەنەوە پێشم وایەکەوە وەزع یاریەکە ئێستا لە حاڵەتێکی زۆر باشە بۆیە من کاتی خۆشی نەمکردوتم بە تازەوە پرفێکت بێ ئینجا دەیکەم وە پێم وایە ئەمساڵ ئەمجارە دەیکەم لەسەر PS5 وەروە یاریەکانی پلاس لە بە ئەو مانگەش ئاشکراکران کە یاری GTA 5 دەکرێتەوە سەر پلاس کە ملیۆن جارە بڕاو بێتەوە بەڵام ئەو یارانەی کە من حەز دەکەم بیکەم و ئێوەش تاقییان بکەنەوە پەسیفیک درایڤ لە مێژە و یاری لەسەر PS5 بڵاو کراوەتەوە بەڵام ئێستا کاتێتی بیکەم لەبەر لەسەر پلاس بەردەستم یاری ستیل ویکس دە دیپ یاریی ناوازە بوو لەسەر گیم پاس بڵاو کرایەوە بەڵام پێشوازەکان لی زۆر مام ناوان بوو مام لەگەڵەوەی من لەسەر گیم پاس هەندێکم کردو بەڵام تەواو نەکرد یاریی ناوازەیە بەڕاستی بۆ کەسانی حەزیان لە یاریەکە کەش و هەوایەکە زیاتر بەناهنی خۆشتر بێت لەو گیم پڵی کە دەیکەیت لەگەڵ چەند یاریی دیکەمانێ بەڵام ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە بێگمان زیادکردنی یاری Red Dead Redemptionە بەشی یەکەمان لەگەڵ دیڵسەکەی بۆ PS4 و PS5 زیاتر بۆ PS5ەکان نوێی دیکە باسی دەکەم بە دوورجێژی بەڵام بۆ کەسانی کە دیلەکسیان هەیە یاخود پریمیەمیان هەیە جەماعەتی پریمیەم دیلەکسی یاری Tomb Raider Anniversary وەکو یاریی کۆنی PS2 وەردەگرن ئۆکی بێمە سەر هەواڵی یاریەکان و با بێگومان سەرتا بە ڕۆکستار دەست پێ بکەم بەشێک سورپرایز ڕۆکستار لەم هەفتەیە ڕایگەیاندکەوە یاری Red Dead Redemption بە ڤێژنێکی نوێ دێتە سەر مۆبایل و مۆبایل یاخود iOS و ئەندروید لە ڕێگەی مۆبایل بێجا تابلێت بێ هەر شتێک بێ کە iOS و ئەندروید تێدا بێ یاریەکە سەپڵاو دەکرێتەوە وەروە لە ڕێگەی نێتفلیکسش بەردەستی دەخەنەوە کەسانێک کە نێتفلیکسیان هەیە دەتوان یاریەکە لەسەر مۆبایلیان تابلێت بە خۆڕایی وەری بگرن بێگومان وەروە لەسەر نیتیندۆ سویچ توش بەردەست دەبی وهروەها ڤێژنێکی ئەپدەیت کراویان هەیە لە بۆ PS5 و ئێکسبۆکس سیریەس هەرچەندە پێشتر بەخۆی لەسەر PS4 و ئێکسبۆکس 1 بەردەست بوو بەڵام لە ڕێگەی باکوەرد کمپارەبڵیتی دەتوانێت لە ڕێگەی PS5 بیکێ یاخۆ لە ڕێگەی ئێکسبۆکس سیریەس بیکێ بەڵام ئەم ڤێژنە نوێیە ڕۆکستار دەڵێ هەندێک گۆڕانکاریان بەسەر کواڵەتی شتدا کردە بۆ نمونە یاریەکە ئێستا تاوەکو 4K کواڵەتی وەکو ڤیژوەڵ بەرز دەبێتەوە 6 فرێمە پێشت پێیمامێت تەنیا لە ڕێگەی ئەپدێتێکەوە کردیانە 6 فرێم لەسەر PS5 بەڵام ئەم ڤێژنە بە حساب تۆزێک زیاد دەستکاریان کردووە HDR تێدایە بۆ کەسانی لەسەر PCش دەیکەن DLSS تێدایە واتە دەتوانی بەشێکی باشتر سەروی فرێم و سەروی 6 فرێم و 120 فرێمەوانە باسانتر بیکەین هەرچەند یاریەکە خۆشی کۆنە یاری ئێکسبۆکس 360 و پلەیستەیشن 3 ڕیماسە کراوەتەوە بەس مهم دەتوانی ئەنجامی بدێ دیڵسەکەشی لەگەڵم ئەندێد نایتمێر کە یەکێکە لە باشترین دیڵسەکان لە مێژووی دیڵسەکان وەکو چیرۆک وەکو گیم پڵی کە زۆر بەچێژە
چی لەسەر قسە ناتوانم زۆر قسە لەسەر Red Dead Redemption 1 بکەم ڕاستی چیرۆکی جۆن مارسنە باسی دوای Red Dead Redemption 2 دەکات گەرچی ئەمە بەشی یەکەمی یاریەکەشە Red Dead 2 بەشی دووە بەڵام ئەمە باسی دوای Red Dead Redemption 2 دەکات ئارتەر لێرە تێدا نییە تەنیا جۆن مارسن تێە بە دوای دەچوو هۆزەیە بە دوای دەچوو چیت کەشە سپۆیل ناکەم ئۆکەی بە کۆتایی Red Dead Redemption 2 زۆر شت ڕوو دەدا کە سپۆیل ناکەم بۆ کەسانی نەیان کردووە لێرە جۆن مارسن تەیە کە بە دوای ئەو تاقمە دەگەڕێ لە بۆ ئەوەی ڕادستی یاسایان بکە تا چونکە خانەوادەکەی لەلایەن پۆلیسەوە گیراون ئەگەر نادەبێ شتێک ڕوو بدا منطقەی نوێی تێدایە نیو مەکسیکۆی تێدایە و مەکسیچ تێدایە لە زۆر شوێن من پار بوو یان پێرار بوو پێبار و پێما بێ لەسەر PS5 تەواوم کرد کە زۆر متعام لێ کردەوە بەڕاستی چێکە لە یاری هەر ناوازەکە یاری تێدەگەی ڕۆکستار یاریش سەنگ ناوازە دروست دەکات وە کەسانی کە نایەن و پارەش پێ بدەم بێگومان ڕێگەی پڵەس دەتوانی بیکەینەوە مانگە کە زۆر جێگەی دڵخۆشکارە بەڕاستی بۆ کەسانی کە نا ڤێژنی ڕابردویان هێنە و ڤێژنە نوێیەش جا ئەو کەسانی کە ڤێژنی Red Dead Redemption 1 هەیە بێگومان بە خۆڕایی ئەم ڤێژنەش وەردەگرن واتەنیا ئەپدەیت دەکرێتەوە ڤێژنیشی تەواو نوێ نییە هەر هەمان شتە بەڵام کراوەتە PS5 واتە کە داوڵۆنی دەکەین لەسەری دەبچێت PS5 نەک ڤێژنی PS4 ئەمە ڕێک ڤێژنی PS5 یەکجار دڵخۆشم بە تایبەتی بۆ گەیمەرانی مۆبایل کە بەڕاستی زۆر حەزم دەکرد یاریەکەی ڕۆکستار بە شێوەیەکی زۆر باش بێنە سەر مۆبایلی پێمابی ئەمە ڤێژنە هەرە باشەکەیە سەو هیوادارم یاریەکە سەرکەوتوو بێ و هیواداریشم گەیمەران زۆریان بەدڵ بێ سەو چاوەڕێی نەبزانین چڕ دەدا خۆشەویستان کۆنسڵێکی نوێمان هەیە تەنجە تاوە کۆنسڵ نییە بەڵام دەڵێن کۆنسڵ لەبەرچی لەبەرەوەی کۆمپانیای ستیم یاخود ڤالڤ کە خاوەنی فرۆژگای ستیمە لەسەر کۆمپیوتەری بەناوبانگترین فرۆژگایە لەسەر کۆمپیوتەری وەکو ئەوە یاری لە داوڵۆند بکەیت لەم هەفتەیەکی ڕاگەیان ستیم سێ ئامێری نوێن ڕاگەیان جگە لە ستیم دێک کە هەیەە هاندهێڵدێکی زۆر بەناوبانگە بۆ من زۆر کەیفم پێی دێ کۆنترۆلەرێکیان ڕاگەیان کە تقریبا وەکو هاندهێڵدەکەیە بەڵام بێ شاشە کۆنترۆلی زۆر باش دیارە لەگەڵ ستیم مشین کە کۆمپیوتەرێکە لە شێوەی کۆنسڵ دەتوانین لەگەڵ تەلەڤیزۆنەکە ڕەبتی بکەیت ئەم وەکو کۆمپیوتەر بەکاردێ و هەمیش وەکو کۆنسڵ بەکاردێت ینی پێویستە ماسکی بۆرد نییە تەنیا بەو کۆنترۆلەری دەتوانانی یاری بکەین وەروە ستیم فریمیشان ڕاگەیان کە VR-ێکی نوێیە جا ئەمە کۆمپیوتەرە بەڵام ویندۆزی لەسەر نییە بەڵکو لەسەر سیستمی ستیمۆس کار دەکە کە لەسەر سیستمی لینکس دروستکراوە کە پێشترێ باش نەبوو بەڵام ئێستا هیچێکە لە باشترین سیستمەکان بۆ کەسانی کە تەنیا دەیانەوێ یاری بکەن بێگومان سیستمێکی ئۆپن سۆرسە واتە زۆر بە ئاسانی دەتوانین دەستکاری هەموو شتێکی بکەین لەسەر ستایلی کۆنسۆڵە بەڵام نامان کاتدا دەتوانین بچێت ناو مۆدی دیسکتۆپ و دەستکاری هەموو شتێ بکەی و بەرنامە دابەزێن و ئینستۆڵی بکە نرخی هێشتا ئاشا نەکراوە بەڵام کۆمپانیای ڤالڤ بەڵێن دەدەکەوە ئەو ئامێرە دەتوانێت یاریەکان بە 4K تا 4K بە سەر و 60 فریم کار پێ بکات لە ڕێگەی بەکارانی بێگومان تەکنۆلۆژی FSR وەکو DLSS بەڵام بۆ جەماعەتی AMD وەکو مواسەفات سەرنجی داوەتە چەند کی پوینتێک کە دەمێ باسی بکەم دەرێ زۆر باسانی توانی بەکاری بینی تراکپادت هەیە وەکو ماوس مۆشن کنترۆلت هەیە لە وەکو کۆنترۆلەرەکەی بەڵام ئەوەی کە وەکو شکل کە شکلی زۆر بچووکە وەکو تقریبا ئێکسبۆکس سیریز ئێسا بەڵام هێشتا بچووکتر بەڵام تۆزە قەبەتر قەبارەی زۆر گەورە نیە تەنیا هایکەلێکی چاگۆشەیەکی بچووکە تەنیا لۆگۆی ستیمیشی لەسەر نیە ینی لۆگۆی ڤالڤیش لەسەر نیە تەنیا بۆکسێکە لە خوارەوە لایتێکی LED هەیە کە ڤالڤڵێک کەستەمایز دەکرێت دەتوانی بیکەیتە هەر شتێک بۆ یاریەکان لۆد دەکەیت داڵۆن دەکەیت لەوانەیە لێ پیشان بدا یان یاریەکە خۆی ئەنەمەیشنی هەبێ و پێشەوەشی قەپاقە دەتوانین لێکەیتەوە ڤالڤڵێ دەتوانی ئێمە بەکاربێنی واتە خۆیان لە هەندێک قەپاق دەفرۆشن یاخود دەتوانین ثێرد پارتی لە بازار شتی جوانتر و کیف خۆتی بۆ بکڕێن مهم سیستمی ستیمۆس سیستەکەیەکە لە باشترین سیستمەکان کە پێی دەکەی یەکسەر ناو یاری وەکو ویندۆز نییە 50,000 شت لە باگراوند کاری کردبێ بۆی زۆرم بەدڵ و گەیمەران لە دنیا شێت بووینە لە بۆی قەبارێکی زۆر بچوکی هەیە و دەڵێ زۆر بێدەنگە ئەو یوتیوبەرانی دەستیان پێگەیشتووە ناو کۆمپانیای ڤالڤ دەڵێن زۆر بێدەنجی کار دەکەن بەرێ دووە تەنیا پانکەیەکی گەورەت هەیە و دەڵێ ئایۆەکەیشی سیستمی مەسن کێبل تەرتیبشکەدانە زۆر ئاسانە هەم دەستکاریکردنی و هەم بەرزکردنەوەی گرافیک ئانی چۆن دەڵێ قەبارە شتیم لە داهاتوێ SSD شتیم GPU CPU وەکەی زیاتر باس دەکەم ستۆرێژیش بەخۆی بە دوو ڤێرژن بەردەستە 512 گیگابایت وەروە 2 تێرابایت ڤێژنی 1 تێرامان نییە بەڵام ئەگەر مەسەر 512 هەڵبژێر بەڵام لە مستقبل ویست زیادی بکەیت دەتوانانی بە ڕێگەی مایکرۆ SD کارت دەتوانانی بەرزیکەیتەوە هەر شێوەی ستیم دێک کۆنێکتیڤیتیشی شوێنی کیبڵی هەیە بێگومان ئیفەرنێتی هەیە بەڵام وایفای 6 ئیشی هەیە
دوو دانە وایفایش هەیە کە بۆ بلوتوسی 5.3 لەسەرەکە بە ڕێگەیەوە زۆر باسان هەم کۆنتڕۆلەرەکەت و هەم لەگەڵ ئینتەرنێت کۆنێکە دەبی پاوەر بریکی نییە یەکسەر لەناو پاوەرەکە یەک کێبلی بچووکە لەگەڵ چۆن دڵێ کارەبا ڕەبتی دەکەی چووکە خۆشی پاوەرەکەی تێدایە ڤاڵ دەڵێ ئەوە کۆمپیوتەرە بەڵام لەگەڵ ئەوەش دڵێ ئێمە چینە تاوەکو پێت بڵین چۆن کۆمپیوتەرەکەی خۆت بەکاربێنە واتە دەتوانی بە کەیفی خۆت هەم سیستمی ئۆسەکەی ستیمەکەی بەکاربێنی یا خۆت حەز دەکەی ویندۆز لەسەردابێن دەڵێ ئێمە چینە کە پێیت بڵین چۆن کۆمپیوتەرەکەی خۆت بەکاربێنی بەڕاستی ئەم کۆمپیوتەرە بۆچیە من پێم وایە ئەم کۆمپیوتەرە ماسفاتەکانی سەیری بکەم وەکو ماسەفات لە بۆ کەسە چێکەوە مەسەرەن زۆر عاشقی کۆمپیوتەری نییە بەڵام لە هەمان کاتدا دەیەوێت کۆمپیوتەرێکی هەبی هەم یاریەکانی کۆمپیوتەری پێ بکە هەم ئێکسبۆکس پێ بکە و هەم پلەیستەیشنی پێ بکە باشترین ئیلات کڕینیە ئامێرەیە مەسە مایکرۆسۆفت دەیەوێت ئامێرێکی وا لە داهاتوو دروست بکە یعنی مەدەزانین کە مایکرۆسۆفت دەیەوێت ئامێرێک وا دروست بکەوە بە ئاسانی وەکو بۆکسێک لەگەڵ تەلەڤیزیۆن ڕەبت بێن نەک تەنیا مۆنیتەر و لە هەمان کاتیشدا سیستمەکەشی زۆر ئاسان بێ وەکو ویندۆز ئیزعاز نەبێ کە ملیۆن شت لە باگراوندیش دەکە لەوانەیە تۆزێک کۆمپیوتەرەکەت خاو بێتەوە یاخود کێشە و مەشاکلی زۆرە سیستمێکی کەستمی وەکو ستیم بەڕاستی زۆر نازدارە و بەردەوامیش ئەپدەیت دەکرێتەوە ڕۆژانە ستیم ئەپدەیتی دەکاتەوە باشتر و باشتر و باشتری دەکە و سیستمێکی ئۆپن سۆرسیشە گەیمەرانی زۆر باسان توانستکاری سیستمەکە بکەن بەردەوام باشتری بکەن دانانی پلگین و تەرتیبات و فیلترات و شت بە کەیفی خۆتە ئەوەندە شێوەیەکی کراوەی هەیە و ستیم هیچ شتێک بە زەخت دەنا ئەو سیستەمە دانانێ واتە شتێک ناکە بڵێ ئیلە دەبی وابی وەکو ویندۆز نەخێر ئیلە نابی وابی زۆر باسایی توانی هەموو شتەکان لادەی یاخود هەر شتێک دەتەوێت ئەسکاری بکە پێم وابێ ئەمە نرخی هێشتا شەڕ نەکراوە بەڵام بەپێی قسەکانی ڤالڤی نرخەکەی دەڵێ لە کۆنسڵی نرخەکەی لە نێوان کۆنسڵ و نرخی دەستپێکی پیسیا واتە نرخەکەی لە نێوان 500 بۆ 600 دلار دەبێت واتە 499 یاخود 599 دلار دەبێت بڕوای من لەبەرەوەی ماسفاتەکانی مەسەرەن GPU-ەکەی لەسەر هەیکەلی RDNA 3 کە لە ئۆنلاین لێک درایتەوە لەگەڵ ئەو CPU-ێکە بەکارهێنایە AMD Zen 4 کە تاوەکو 4.8 گیگاهرتزە لێک دراوەتەوە کە نرخەکەی لەو مابین دەکات لەگەڵ 16 گیگابایت ڕام و V ڕامەکەشی بێکمان 8 گیگا واتە گرافیک کارتەکەمان 8 گیگا لێک دراوەتەوە لەو نرخانە بێ لەوانەیە ئەگەر بێت ڤالڤ تۆزێ پارەژە دەست بە چشینە لەبەرەوە یاریەکان تۆ لە ڕگەی ستیمەوە دەیکڕێن من پێم وایە ئەمە گەورەترین زەربەیە ڤالڤ و وەروە ستیم لە مایکرۆسۆفتی دەن لەبەرەوە ڕێک ئەمە پلانی مایکرۆسۆفتە دەوێت کۆنسۆڵێکی لەو شێوازە بڵاو کاتۆ لە داهاتوو بەڵام ستیم دەڵێ فەرمو ئێستا بەردەستە دەتوانن بیکڕن من وەکو خۆم ئێستا حالیان پیسیم نییە دەشزان کەەوە من ماک بەکاردەهێنم هەم بە لاپتۆپ بۆ هەم بە دیسکتۆپیش پیسیم نەماوەکو کۆمپیوتەری ویندۆز بەڵام ئەم ئامێرە بۆ یاریکردن لە ڕێگەی ستیم من زۆر بە باشی دەزانم لە داهاتوو بیکڕم هەم لە بۆ ئەنجامدانی یاریەکان ڕێگەی ستیمەوە و هەم نامێرەسە مۆنیتەر یاری بکەم کەسێک وەکو من نامێرەسە مۆنیتەر یاری بکەم بەڵکو لە ڕێگەی شاشەی تەلەڤیزۆنی گەورە لەوەکو باگراوند دانەیەک نێردانە و دانەیەکم لە خوارەوەدانە بەم شێوازە یاری بکەم سەو من بەدڵمە ئەنگۆ دەڵێن چم شتێکی زۆر نازدار دیارە زۆر ڕاقی دیارە سیستمەکەی زۆر جوانە و سادە دیارە و پێشم وایە لەگە بڵاوبوونەوەی لە 2026 ملیۆنان و ملیۆنان دانی دەفرۆشێ و زەربێکی زۆر زەبەلاح و گەورەشە لە داهاتوی مایکرۆسۆفت برە مایکرۆسۆفت دەیەوە ئامێرە دروست بکەم بەڵام باوەڕ ناکەم ویندۆز بە حەیاتی خۆی بتوانێت ئەم سیستمە گەیمینگەی خۆی کە ڤالڤ گرنگی پێدەدا ویندۆز بتانە شتێکی وا بە ئاسانی دروست بکات لەبەرەوەی کارێکی یەکجار زۆری دەوێت ویندۆز وەکو سیستم ڕاقیە مەسەرەن لە بۆ ئیشکردنەوەوانە هەرچە ئیشکردنی زۆر ڕاقی نییە بەڵام مهم سیستمێکی باشە وەلا هەموو دنیاش بەکاردێ لەبەرەوەی جێگرەوەمانە جێگرەوەکەمان ماکە ماچی شێشەکەی ئەوەیە ناتوانانی وەکو سیستم بە ئاسانی لەسەر کۆمپیوتەرێکی ویندۆز دابنێ دەگو دەبێ ئامێرەکەشت ماک بێ هەم پرۆگرامێک سەپۆرتی ناکە یاخۆ سەپۆرت بکە تۆزێکی زعازە سەپۆرتکردنی بەربڵاو نییە بەو شێوازەی کە ویندۆز بەربڵاوە بۆیە جێگرەوەی ویندۆزمان نیە منافسێکی گەورەی نیە ویندۆز بۆیە مایکرۆسۆفت زۆر باشتری ناکە کۆمپانیاکە صاحب 4 تریلیۆن دلارە بەڵام ڤالڤ لەولایە کە ستیم ئۆئێسی هەیە بۆ گەیمینگە نازدار و هیواداریشم زۆر سەرکەوتو بووم بەڕاستی وەروە قسەک لەسەر ستیمی ڤالڤ لەسەر نەوەی دووەمی ستیم دێکی دەڵێ ئۆکەی دەڵێ ئێمە دەمانەوێت شتێک بێ بەلایانی کەم 50% بەهێزتر و باشتر بێ گەرنا هیچ پەلەمان نییە وێشتا ئامادەشتینە ستیم دێکی دوو دروست بکەن وەروە لە ئۆنلاین هەندێک زانیاری دزەی پێکرا لەسەر یاری داهاتووی فارکرای کە بڕیارە لە نێوان ساڵی داهاتوو ئەتە 2026 یاخود 2027 ئاشکرا بکرێ و بڵاو بکرێتەوە هێشتا بزەبت نازانین بەڵام هەندێک زانیاریمانێت دزەی پێکراوە زانیاریەکان دەڵێ یاریەکان لە ئەلاسکایە کە ڕێک
دەتوان بڵێم هاوشێوەی دزەپێکردنەکانی پێشوە لە بەروی وشەی پارادایس پارکمان جێلێ بووە لە ئالاسکایی لە ناو یاریەکانی فارکرای کە دێتن لە ئالاسکا واتە لە بەستەڵەکەی ئەمریکا مۆدی ئەکستراکشنی هەیە لەگەڵ وایلدلایف واتە ئاژەڵی چێوی کە هێرش دەکەنە سەر گەیمەران وشەی پلەیەر سیامەکاری واتە یاریەکە زیاتر فۆکسی لەسەر مۆدی ئۆنلاینە بەڵام چیرۆکەشی دەبێت بەڵام نازانین چیرۆکەی جارێت چۆن دەبێت هەمان ماپە یاخود ماپێکی جیاوازە یەکێ لە پرتاگنستەکان یاخود پاڵەوانەکان لە یاریەکەی هەیە دەڵێ ڕیشێکی سپی هەیە و پیاوە و تەمەنیشی نێوان 30 ساڵەکانە یاریەکە لە نێوان 2 ساڵی داهات و بڵاو دەکرێتەوە لە ڕێگەی ئینجینی سنۆدراپ دروست دەکرێت کە ئینجینێکی یوسۆفتە لە بۆ دروستکردنی یاریەکانی فارکرای و بەرەو یاری ئەڤەتاری باخر جەڵاویان کردەوە بەڕاستی کاڵی زۆر جوانە واتە ئینجینێکی زۆر باشیان هەیە بەڕاستی هێشتا نازانین بزەبت چی دەبێتان بێ سکرینشۆت جزای پێکرا بەڵام بەداخەوە من ناتوانم نیشانی دەم لەبەر مەسەلەی کۆپیڕایت وشت نامەوێت بیسۆف لە بنیژێ بدە بەس مهم یاریەکە لە ئۆنلاینەکە بنووسی فارکرای 7 لە گوگڵی هەندێک وێنەی دەبینیم هەرتەن وێنەکان زۆر باش نینە بەڵام هەندێک وێنە دەبینی کە ئاماژە بۆ دەکەن یاریەکە لە بەربەری کۆتایی هاتنا بێمە سەر هەواڵێکی دیکە بێمە سەر هایفای ڕاش کە ئێستا لە من دەستی مایکرۆسۆفت و ئێکسبۆکسی نەماوە بەڵکو لەلایەن کرافتن و تێنسێت خاوەندارێکی دەکرێت یاریەکە لە مەفتەی ڕاگەندرەکە جەماعەتی کرافتن ڕانگەنکەوە ئێستا حالیان بە فەرمی خاوەنی یاری هایفای ڕۆشن و وتیان یاریەکە بەردەوام دەبن لە ئەپدەیت و دووبارە نۆژەنکردنەوەی یاریەکە بەڵام موشەیەکیان بەکارهێناوەکە زۆرم بەدڵ نییە ئەویش AI first واتە سەرەتا ژیری دەستکرد لە پێش هەموو شتەکە کە زۆرم بەدڵ نییە بەڕاستی ژیری دەستکرد من کەیفم بە ژیری دەستکرد نام جگە لە تێکست کەیفم پێی نایە لەبەرەوەی کۆمپانیاکان زۆر باسانی دەتوانن زۆر شت دروست بکەن شکلیان ناشیرنە بەبێ ئەوەی مرۆڤ دەستکاری شتەکان بکە و بڵای شکەن و پارێکی خێر قازانج بکەن لەبەرەوەی نیانێ موچە بدەنە خەڵکی واتە بۆ کەسە گەندەڵەکان بۆ کۆمپانیا گەندەڵەکان ژیری دەستکرد باشترین شتە کە بەرەسیان کەی من دژی ژیری دەستکردم لەو بوارانە ژیری دەستکرد پێمانە استفادەیەکی گەورەی هەبی لە بۆ مرۆڤایەتی بەڵام میدیەوە بوتامری واقع بەس مهم یاریەکە چاوەڕوانی ئەپدەیتی بن لەبۆی بێم ئەقسەکە لەسەر یوبیسۆفتی بێم وەلای یوبیسۆفتی لە مەفتەیە بڕیار بوو کەوە کۆنفرانسی خاوەن پشکەکان ئەنجام بدەن بەڵێندەرەکان ئەو کەسانی پشتیان لە کۆمپانیاکە هەیە بەڵام تقریبا 2 کاتژمێر پێشەوەی کۆنفرانس کۆڵەکە یاخود تەلەفۆنەکە ئەنجام بدرێ کانسڵ کرا و فرۆشی پشکەکانیش وەستێنراوە تاوەکو ئێستا کە من قسە دەکەم دەڵێ دەشزانین ئەمە دەبێتە بابەتێکی گەورە لە میدیاکان بەڵام چاوەڕوان بن هەندێک وەڵاممان دەبێت ئەوە یەک هۆکاری هەیە بێگومان شتی وا لەو بابەتان ڕوو بدە ئەوی ژەوەیەکەوە یوبیسۆفت لە ماوەی ئێستا کە قسە دەکەم لەگەڵ چەند کاتژمێری داهاتوە جا ڕۆژ داهاتوە لەوانەیە ڕاگەیەنراوێکی گەوریان هەبێت لەوانەشە بستە بەرەبەیانی دووشەم یان کۆتایی ڕۆژی یەکشەم کە تێکە بازار دەکرێتەوە بازاری بۆرسە دەکرێتەوە ڕاگەیەنراوێکی گەوریان هەبێت جا فرۆشتنی کۆمپانیا بەشێکی کۆمپانیا گۆڕینی سیۆیە بەڕێوەبەری کۆمپانیاکەیە میم ڕاگەیەنراوێکی گەوریان هەیە بێمە سەر ڕۆکستار دووبارە کەیسێکمان هەبوو هەفتەی ڕابردوو باسم کردکەوە جەماعەتی GTA 6 بەشێ لە کارمەندەکانی ڕۆکستار لە کارەکانیان دەرکران بە تۆمەتی ئەوەی هەندێک بابەتیان دزەی هەندێک بابەت کردووە لە بەریتانیا نزیکە 40 کەسێکن کە هەر زۆر بەشیان نزیکە 30 کەسیان کارمەندی کۆنی ڕۆکستاریشن کە تەمەنێکە لەو کۆمپانیایان بەڵام لە مەفتەیە ئەو جەماعەتەوتیان نەخێر شتیوانیە ئەمە هیچ شتێکمان دزە پێ نەکردەوە بەڵکو تەنیا وستومانەکەوە ببینە یونیەنێک لافتی ڕابردوو باسم کرد یونیەن چێ یونیەنەوەیەکە تۆ ڕێکخراوێکی ڕێکخراو نییە بەڵام بەکو ڕێکخراو باسی دەکەم ڕێکخراوێک دروست دەکەنە ناوە خۆیان تاوەکو مافەکانیان وەکو ڕێکخرا وەربگرن نەک تاک بەڵکو کە وەکو ڕێکخرا مافەکانی خۆیان وەگرن ناو کۆمپانیام لە موچەیە لە ئۆفە لە زیادە کارکردنە تاک ئاسانتر دەتوان ئەو پارێ و ئەو حسەی خۆیان و مافی خۆیان ئاسانتر وەربگرن نەک تاک داوەڕە ڕۆکستار بکەم وەکو ڕێکخراوێک ناو خۆیان تۆن داوەڕە ڕۆکستار بکەن مافەکانیان پێ بدە دەڵێن هۆکارەکە ئەوەیە جەماعەتی کە دەرکان دڵێ هۆکارەکە ئەوەیە ڕۆکستار ناوێت زۆر ڕێکخراوانە یونیانە ناو ڕۆکستاری دروست بن بۆیە هەر کاتێک کەسێک بێشتێکی وا بکە یەکسەر دەردەکرێت ڕۆکستار دەڵێن نەخێوانیە بەڵام لە مەفتەیە ئیدی ئەوە ڕۆکستار درایە دادگا لە بەریتانیا و ئێستا کەیسەکە لە لای محکەمەیە بزانین لافتەکانی دا چڕ دە قسەی ڕاست دەردەچی و ئادرش دڵن هۆکاری دواخران یاریەکان بۆ ئەوەی دەگەڕێتەوە کە ڕۆکستار کەسی دەرکردێکە ئەوانە زۆر کەسی شارەزانە لە یاریجی 6 لە مەفتەیە بە فەرمی ڕاگەیەنرەکە کۆمپانیای ئەنەلۆگ ئەو ڤێژنی N64 ئەو کۆنسڵێک کە
نیوتندۆ کاتی خۆی دروستی کردووە کە دووبارە دروستیان کردوێتەوە بە کۆنتڕۆلەرێکی وایرلێس وان دەکشتەوە ئەو کەسان پریئۆردەریان کردیا دەگاتە دەستیان نرخەکەشی $250 کە بەڕاستی زۆرە بەس میهیم بۆ کەسان کەسی حیفت حەزیان لێ توانن بەرزتی بخەنە بازار. کۆمپانیای سێگا بە فەرمی ڕاگەیاندکەوە موچەی کارمەندەکانی خۆیان بەرز دەکەنەوە کە جیاوازترین کۆمپانیانە بەڕاستی ئەو ژاپۆنیانە جگە لە سۆنی تۆزێک پەرستە لەبەر زیاتر پشکەکانی لە ئەمریکایە ینی بازارەکەی خۆی زیاتر لە ئەمریکایە بەڵام لە ژاپۆن هەموو شتەکان پێچەوانەی ئەو ڕۆژ ئاوایە ناشیرنەیە لە ڕووی کارکردن و ئیتیچی کارکردنەوە سێگا دەڵێ من موچەی کارمەندەکان بەرز دەکەمەوە لەبەرچی لەبەرەوەی کاری باشیان کردو کۆمپانیا داهاتێکی زۆر باش هاتۆ دەستی وە 3 ساڵ ڕابردووش هەر موچەی کارمەندەکانی ئینسان بەرز کردو ئێستا دیسان دووبارە بەرزیان کردەوە تاوەکو مێشتیان ڕاحەت بیکەوە ژیانیان باشتر بی ئەوە نمونەی کۆمپانیای باشە بەڕاستی کە هەم موچەی کارمەندەکانی خۆی بەرز دەکاتەوە و هەمیش بەڵێنی گەورە ناداتە خەڵک کەوا من ئەو یاری بڵاو دەکەم و دەبی فشەفشی ناکە و کۆمپانیا ڕۆژاوایەکان بەسم کۆمپانیای ئەوروپی و ئەمریکیە بەڕاستی کە بەردەوام کارمەند دەردەکەن بودجەی ستودیۆیەکان دەبڕن پارە لە ستودیۆیەکان زۆر خێرز ناکەن یا خەرچیش بکەن چاوەڕێ ئەوەنە دەقات بێتەوە کاپیتالیزم ئۆکەی سەرمایه‌داری ئەوە تەبیعەتەکەیتی دیڵسێکی نوێ لە بۆ یاری ئەلدن ڕینگ ئاشکرا کرا بە ناوی فۆرسەیکن هاڵۆز کە من زۆر لەسەر نازانم لە مانجی بڵاو دەکردەوە لەبەرەوەی ئەم یاری ئەلدن ڕینگە نایت ڕینە ئۆنلاینە من زۆر کەیفم پێی نهات وەروە دەمێت پێتان بڵێم کە ڕۆژی دووشەممە جەماعەتی گەیم ئەوۆردز جەف کیڵی کاندیدەکانی ئەم ساڵ ئاشکرا دەکەن کە پێتان وایە پێشبین دەکەن چی یاریەک کاندید بکرێن پێمان وابوو سەرەتا پێمان وابوو پار ساڵ ئەو وەختانە پێمان یاری GTA 6 حالیان بڵاو کراوەتە زۆر باسانی خەڵات یاری ساڵ دەبا بەڵام بەداخەوە GTA 6 دواخرە بۆ 1 ساڵی دیکە سو پێتان وایە تاوەکو ئێستا باشترین یاری ساڵ چییە لە کۆمنت بینووسن و بێگومان دووشەمەش کە ئەم بەزمە بەردەست بوو من ڤیدیۆی لە سەدەکەم وەکو ساڵەکان ڕابردوو بێکەوە دەنگ دەدەین یاریشی نوێ ئاشکراوە بە ناوی داون لایت کە یاریی ستی بیلدینگە زۆر نازدارە تۆ لایت هاوسێک لە بەردەستە و لە قەراغی و لایت هاوزە لەناو دەریا شارەکەی خۆت فراوان دەکەی ڕەفیوجی وەردەگری خەڵک وەردەگری شوێنەکە گەورەتر دەکەی دەبێت تۆ مانێجی بەشی ریسۆرس بکەی مانێجی پارە بکەی وزە بکەی خواردن بکەی یاری منە ئەو یاریە بڵاو بکرێتە 2026 سەدان سەعاتی ناوەسە دەبم ڕێک یاری ستی سکایلاینەکەی منە بەڵام بە ستایڵی سەرنجڕاجێشتر من حەزم بۆ زۆر یاریانە هەیە بەڕاستی کە زۆر نازدار دیارە پێمە لە هەواڵەکانی پلەیستەیشن و سەرتا بۆ دەست پێ دەکەن کە سۆنی کۆنفرانس کۆڵێکی خۆی ئەنجام دەوت چەند معلوماتێکی ئاشا کرد کە تاوی خەبەرەکانی پلەیستەیشن سەمسەر باسییان دەکەن بەڵام ئەوەی مهم بوو سەرتا سۆنی دانی بەوە دانا کە کڕینی کۆمپانیای بەنجی بەڕاستی دەڵێ لە دەستدانێکی زۆر گەورە بوو مەبەستیان پارە بوو و هەم کارمەندیش بوو واتە هەڵەیەکی گەورە و مێژووییان کرد سۆنی کاتێ بە نزیکی 4 میلیارد دلار کۆمپانیای بەنجیان کڕی کە غەڵەتێکی گەورە و بەڕاستی سۆنی تاوەکەش بازەکەی دەدا پارێکی زۆریان لەدەستدا واروە بێمە سەرەوەی کە پرسیاریان لە کۆمپانیای سۆنی کردکەوە یاخۆ لە بەرپرسانی سۆنی کردکەوە کەی پلەیستەیشن 6 بڵاو دەکەنەوە یاخود پلانیان چ لەوە پلەیستەیشن 6 سۆنی وتیان هیچ کۆمنتێکمان نییە تەنیا دەڵێن PS5 ئێستا گەیشتوتە ناوەڕاستی تەمەنی خۆی واتە چی واتە پلەیستەیشن 6 زاری چاوەڕێمە بن بەپێ ئەو دەنگۆیانەی کە هەیە دەڵێ 2027 بڵاو بکرێتەوە بەڵام بەپێ قسەی سۆنی بی ئێستا کە ئەگەری هەیە گۆڕانکاری بەسەر قسەکانی سۆنی دابێ بەپێی کات و زەمن و پارە بە سۆنی دەڵێ تەنیا لە ناوەڕاستی تەمەنی پلەیستەیشن 5 دا پلەیستەیشن 5 ئێستا حالیان تەمەنی بوویتە 5 ساڵ ڕێک لەو مانگا یادی لەدایک بوونیتی دەبێتە 5 ساڵ 5 ساڵ کە حساب بکەین 2025 واتە 2030 ئەگەری هەیە PS6 لەوانەیە بڵاو بکرێتەوە یاخود مەبەستی سۆنی تەنیا ئەوەیەکەوە تاوەکو 2030 یاری لە بۆ پلەیستەیشن 5 بڵاو دەکەنەوە دوای ئەوە تەنیا لە بۆ پلەیستەیشن بڵاو دەکەنەوە بەستی ئەوەیە یان بەستی ئەوەیە کە پلەیستەیشن 6 2029 و 2030 نەک 23 مهم پێم خۆشەکەەوە پلەیستەیشن 6 زارێ بڵاو نەکرێتەوە وەروە سۆنی یاریی نوێی ڕاچیدن کلانکی یاشکرا کرد کە بەداخەوە یاریەکە تەنیا فری تو پلەی مالتیپلەیرە و لە بۆ پلەیستەیشن 5 بڵاو ناکرێتەوە بەڵکو تەنیا مۆبایلە یاریەکە بە ناوی ڕێنجەر ڕەمبڵە ئاشکرا کرا لەسەر مۆبایل دەتوانین ڕجستەری بکەی یاخۆت پری ئۆردەری بکەی بەڵام بە خۆڕایی کاتێککە بەردەست بوو بە خۆڕای بەردەست دەبی یاریەکە خراپ دیار نییە وەکو کوواڵەتی بشێت بەڵام یاری مۆبایلی یعنی توێت بڵند سەر دەتێن بڵێن باشترین یاری ساڵە جوانترین یاری ساڵ نەخێر مالتیپلەیرە بات ڕۆیاڵە ستایلی ڕۆیاڵە کەوا
کۆمەڵێک لەناو ساحەیەک بێکەوە بە ستایلی ڕاچێتن کلانک و چەک و تەقەمەنی جیهانی ڕاچێتن کلاک بێکەوە شەڕ دەکەن کە بەداخەوە سۆنی ئەمجارە دووبارە چانسی خۆی لە جیهانی مۆبایل ئاشکرا دەکات. وا قسەکردنەوە مۆبایلی سۆنی یارێکی نوێ ڕایزنیشی ئاشکرا کرد. بەڵام ئەم یاریەش بۆ پلەیستەیشن 5 بڵاو ناکرێتەوە. ئەم یاریە تەنیا لە بۆ PC و مۆبایلە. یاریەکە بەناوی Horizon Steel Frontiersە کە یارێکی MMOە وەکو گرافیکی زۆر جوان دیارە بەڵام یاریەکە بێگومان ئۆنلاینە وەکو چیرۆکوشت زۆر چیرۆکشتی لێنیە زیاتر گەیمپڵێکی سەر شتە بەڵام ستایلی گەیمپڵەکانی هۆرایزنە هەرچەندە ئەمە ئەو یاریەش نییە هێشتا کە سۆنی دشتا لە بەرەمێنانیتی لە بۆ PS5 واتە یاریشی تایبەتی هۆرایزن مڵتیپلەر لە بۆ PS5 هەردێ بەڵام پێم سەیرە ئەو یاری لەسەر PS5 بڵاو ناکەنەوە لەسەر PC بڵاوی دەکەنەوە و لەسەر مۆبایل بڵاوی دەکەنەوە بەڵام بۆ PS5 گێمەران واستی دەڵێن زۆر بێمانەیە کە سەر PS5 بەردەستی ناکەن وەرەوە ئەگەر لە بیرتان بی نەک لە بیرتانیەکە بینیوتانە ئەم نامەفتەیە ستیت ئۆف پلەی ئەنجامدرا بەڵام ستیت ئۆف پلەیەکە من نەمگواستەوە بەڕاستی تۆ دەمزانی شتێکی وای تێدا نابی کە ئێمە وەکو کورد گەیمەرانی کورد حەزی پێ بکەین ئەویش ستیت ئۆف پلەیەکی ژاپۆنی بوو تەنیا لە بۆ دیڤلۆپەرەکانی ژاپۆن بوو و یاریەکانی ژاپۆن بوو وە لە بۆ جیهانی ژاپۆنیش بەڕاستی یاریەکە یاری گەورەی تێدا نەبوو ئەو شتانی تێدا بوو کە فەیتڵ فریم 2 بوو هەندێک شتی تێدا بوو کە گەیمەرانی کورد زۆر بەلایەنەوە گرنگ نییە بەڵام ئەوەی کە گرنگ بوو چاومان لەسەری بی دووشت بوو یەکەمیان PS5 دیسکاونتێکی گەورەی بۆ دەکرێت لە ڤێژنی ژاپۆنیەکە کە لە ماوەیەکی نزیک بێگومان دێتە کوردستانیش کە زۆر هەرزانە $355 PS5 دیجیتەڵە بەڵام 825 گیگابایتەکەی نەک 1 تێرابایتەکە نرخی داشکێنراوە بۆ $355 و سەرێکی زۆر باشە بەڕاستی پێگومام لەوەی دێتە کوردستانیش و سەری کوردستانیش بێگومان زیات دێتە خوارێک کە پێم خۆشە وەرەوە سۆنی مۆنیتەرێکی ئاشکرا کرد کە بەڕاستی بەدڵمە مۆنیتەرەکەم زۆر بەدڵە نەک لەبەرەوەی کە بڵێم سۆنی دروستی کردی بەڵکو لەبەرەوەی کەوە لۆگۆی پلەیستەیشنی لەسەرە بەڵکو لەبەرەوەی کە ئەو شتانێ من دەمێنێت سەرکی بەڵام تەنگی بەداخەوە 4K نییە بەڵکو 1440p واتە 2K شوێنی ستاندێکی دوڵسنسشی هەیە بۆ کەسانی کە بە دوڵسنس یاری دەکەن زۆر ناسیێت دیارە کوالتەکەی 2K 27 ئینچە VRR و فریسینک و تەرتیب هەموو شتێکی تێدایە وەکو ئەو شتانی کە پێویستمان پێ لەسەر PC FRL تێدا VRR تێدا پۆرتی 1.4 هەیە 2.1 هەیە USB هەیە بێڵتن سپیکەری هەیە واتە سپیکەری ناوخۆی هەیە شوێنی ئۆدیۆ جاکی هەیە واتە هێدفۆن لەگەڵ پلەیستەیشن 5 تان کۆنێکتیکەی لەگەڵ ئێکسبۆکس کۆنێکتیکەی لەگەڵ PC کۆنێکتێک کێفی خۆتە ستاندەکەشی زۆر باشە بەڵام هێشتا نرخی ئاشنا نەکراوە ئەگەر نرخەکەی $200 زیاتر نەبێ پێما بێ سەرکەوتنێکی زۆر گەورە ئەوی بیش نەکەیتەوە 240 هێرتزە مۆنیتەرەکە یەکجار بەرزە بێگومان لەسەر PS5 ناتوانێت زۆر زیادی بکەن تەنیا 120 مان هەیە بەڵام بریا 4K بە پێما بێکەوە گەیمەرێکی زۆر زیاتر وەکو منیش ئەمیش دەم کڕێ بێمە سەر خەبەرێکی دیکارە جیهانی پلەیستەیشن شوهی یەشیدا ئەمە فتێ لە پۆدکاستی قسەیەکی کردوتی کاتی خۆی لەناو ستودیۆی سانتا مۆنیکا یاریەکەم کانسڵ کردەوە کە IPێکی نوێ بوو هاتە پرۆژەیەکی نوێ بوو لەناو ستودیۆی سانتا مۆنیکا کە کاریان تەنیا دروستکردنی گاڵووارە ستودیۆ پرۆژەکە $25 ملیۆن بۆ تەرخان کرا بوو بەڵام کانسڵم کردەوە لەبەرەوەی پێم باش نەبوو جام ئەمە بەپێی پێشبینیەکانی ئەمە یاریەکەی کۆڕی بارلۆگە کە یارێکی خیاڵی زانستی بوو کاتی خۆی گوستی دروستی بکە بەڵام شوهی هێرشیدا کە وەختی بەڕێوەبەری ستودیۆکانی پلەیستەیشن بوو کانسڵی کردەوە بەڵام دوای ئەو بیگومان لەبیرمانەکەەوە لە ماوەکانی ڕابردوو یعنی لەم ساڵەکە و دەنگۆی زۆر بەرزە هەیە کە یاریە کۆنەکەی کۆری باڵۆ کە یاریش خێڵزانستی دووبارە چۆتە بواری بەرەمێنان بەڵام تاوەکو ئێستا نازانی کە بەڕاستی کێ بڵاو دەکرێتەوە یاخود گەیشت قۆناقێک شوهیەشی دەڵێ زۆر باش نییە کە کاتێکە یاریەک ستودیۆیەک تەبێ یاریەک دروست بکەن کە کێشەی بەرەمێنانی هەبێ و نەگەنە هیچ کاتێک تەنیا کاتێکی زۆر بەسە دەبن و لە کۆتاییشدا یاریەکە ئەگە بێت بڵاو بکرێت کارساتێکی گەورەیە و ئەگەر بڵاویش نەکرێتەوە کاتێکی زۆری ویستە دووبارە پارێکی زۆر لێ زەرەرداوە بۆیە دەڵێ کاتێکەوە پارەکە زۆر سەرف نەکردیە زوو بیبڕە لە جاتی $100 ملیۆن سەرف کرد لە 25 شوێژیدا ڕایگرت وە لە دوای ئەو یاریش بێگومان گاڕۆڤاری 2010 کێچێکە لە پاشنیارەکان لە مێژوودا واتە شوێژیدا ئیشەشی باشی کردە ئەوە جەماعەتی پێمە لای ئەسراندینجی جەماعەت دێسراندینجی ڕانگەیانکەوە لەم هەفتەیە نەک لەم هەفتەیە لە ماوەی داهاتوو نازم بزەبت کێ بەزم لە ماوەی داهاتوو ئێکسۆسکێلتن
واتە ئێکسبۆکسکەڵەتنەیە وای کەلێکە لە یاری دەسوانێن لە بەرخۆت دەکەین دەتوانین لە ژیان ڕاستەقینەش بیکڕین نرخی نازانین شێوەی تەقنیە هەمان شێوەیە بەڵام نرخی ناساین و نازانین بە کەڵکی چێژت ئایا کەسانێکی خام پێویست تایبەتن یان خود هەر شتێکی جوانە کە خەڵک حەزرێ بیکڕێن. بێمە سەر هەواڵەکانی ئێکسبۆکس و بێمە لای فیل سپێنسەری سەرۆکی مایکرۆسۆفت گەیمینگ لە مەفتەیە پیرۆزبایی لە ڤالڤی کردوتی وەکو یەکێک لە گەورەترین بڵاوکەرەوە یاریەکان لەسەر ستیمی پیرۆزبایی لە ڤالڤ دەکەم بۆ ئەوەی ئەو ئامێرەیان بڵاو کردوتەوە و بە خێراتیان دەکەین لە بۆ ئەو جیهانە وەکو ئامێرە کە بەناوی ستیم مشینە. تازە باسم کرد گەورەترین زەربە بەر فیل سپێنسەر و جەماعەتی مایکرۆسۆفت دەکەوێت کاتێ ئامێرە لە 2026 بڵاو دەکرێتەوە و بەڵام فیل سپێنسەر دەڵێ ئێمە پێمان خۆشە کە ئامێریی وایە لەبەرەوەی ئێمە یەکێکن لە گەورەترین بڵاوکەرەوەکانی یاری لەسەر ستیمی. و تۆت هاوارد لە دوای 7 ساڵ لە ئاشکراکردنی یاری ئەلدەر سکرۆڵز 6 کە تاوە کەسە تەنیا یەک تڕۆیدەرمان هەیە و هیچی دیکەمانە و یەک معلوماتکەمانە معلوماتێکی نوێمان هەیە. تۆت هاوارد دەهێنەر یاریەکە دەڵێ هێشتا کاتێکی زۆر ماوە تاوەکو یاریەکە دەبینین واتە لە ماوەی 5 ساڵی داهاتووش چاوەڕوانی ئەم یاریە مەبن. قسەکردن لەسەر جەماعەتی بەتێزدای وەرزی دووەمی زنجیرەی فۆڵاوت وەرزی دووەمی ترێلەری یەکەمی فەرمی ئۆفیشاڵی بۆ بڵاو کرایەوە کە زۆر نازدار دیارە بەش یەکەم یەکێ بوو لە باشترین زنجیرەکان کە لە ڤیدیۆگەیم وەرجیرەیە بەش دووەمیشی زۆر نازدار دیارە هیواداریشە مەنگۆش بینەریوە. ئۆکەی خۆشەویستانم ئەمەش بەرنامەی سفرێک ژیری بوو هیوادارم بەدڵتان بێ تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خوداتان لەگەڵ.